حەز ئەکەم باسی مەردایەتی دکتۆرێکی بەڕێزی شاری هەولێر بکەم کە چۆن دڵی فەقیر و هەژاری نەخۆشی خۆش کردووە کە ئەو دکتۆرە خوا شایەدە نە ئەیناسم نە ئەم ناسێ بەڵام بەس بە بیستن بیستومە. دکتۆرێک هەیە لە شاری هەولێر کە ناوی دکتۆر دلێر شینە شێروانیە، پسپۆری نەشتەرگەری گشتیە، یعنی ئەخسای جراحە عامە، دکتۆرێکە لە شاری هەولێر، یادەکەی هەل لە هەولێرە. ئەم دکتۆرە بەڕێزە سبحان الله لە کاتێکەوە تەڵەبە بێ خۆی لە عایلەیەکی فەقیرە، لە عایلەیەکی فەقیر و هەژارە، بە ڕۆژگارێکی سەخت و دژوار تێپەڕەبێت تا خوێندنەکەی تەواوەکە لەبەر فەقیری و هەژاری. کاتێک کە تەڵەبە ئەبێت لە کولیەی توبە، لە کۆلێجی توبە، لە هاویندا کارێکی زۆر پیرۆزەکە، بە دوای ڕزقێکی زۆر حەڵاڵە ئەگەڕێ، ئەویش بەقاڵیە کە بەقاڵی ڕزقێکی زۆر حەڵاڵ و پاک و خاوێنە ئەگەر بزانی چۆن مامەڵەی لەگەڵەکەی. ئەفەرمێ لە هاویندا کە خوێندنی تەواوە بوو، لە پشووی هاویندا عارەبانەیەکی هەبوو، خۆی تەڵەبەی کولەی توبە، عارەبانەیەکی هەبوو سەوزە و میوەی ئەنایە سەرێەوە لە بەیانیەوە دەرئەچوو هەتاکو ئێوارە. ئەتر ئەوەی خوای گەورە چ ڕزقێکی ئەدا بۆ ئەوەی بژێوی خۆی و ماڵ و مناڵەکەی پیا بکە. ئەڵێ زۆر جار هاوڕێکانم پێیان شەرم بوو بڵێن ئەو کوڕە عەرەبان چییە برادەری ئێمەیە، چکاوان لە کولەی توب بوون، ئەتر پێیان عەیبەکەوە برادەرێکیان عەرەبانە لێ بخوڕێ و سەوزە و میوە بفرۆشێ، ئەڵێ پێیان عەیب بوو کەوا بڵێن هاوڕێمانە، دایمەن خۆیان لە من دوور ئەگرت. ئەم کاکەی دکتۆرە بەو حاڵە کولیەی تەواو کرد، بوو بە دکتۆرێک. ئێستا ئەوە تاوا باسیەکەین لە شاری هەولێرە، بەڵام چۆن دکتۆرێک کە شایەنی ئەوەیە لەسەر میحراب و مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم باز بکرێ، بزانن لەسەر تابلۆ و قدعەکەی چی نووسیوە. نووسیوێتی بۆ هەموو کەسێک، هەموو ڕۆژێک، بۆ هەموو کەسێک هەموو ڕۆژێک ئەوەی پارەی نییە پارە نەدات. دکتۆرێک لەم زەمانە شتێکی وابکە زۆر گەورەیە. ئەنجا نووسیوێتی نەخۆش ئازادە، لەکوێ دەرمان ئەکرێت و لەکوێ فەحس ئەکات، چونکە ئەوەستە دەردێکە کەوا زۆربەی زۆرمان تێکەوتوینە کە ئەچی بۆ لای دکتۆرێک ئەبێت لە فڵان لەو سەیدەڵی خۆی تەعینیەکە دەبێ بچی ئەلەوێ دەرمان بکڕی، و لە کوێش داوای فەحس ئەکات دەبێ بچیتە ئەوێ، و لە کوێش ئەشعە ئەگری دەبێ بچیتە ئەوێ. بەڵام ئەو زانیوێتی برینی ئەو خەڵکە لەکوێیە پەنجەی ناوەتە سەر ئەو برینە، پێت ئەڵێ لەکوێ دەرمان ئەکری تو ئازادی، لەکوێش فەحسەکەی تۆ ئازادی. ئەمجا نووسیوێتی پشکنین بۆ نازداران تاکو 15 ساڵان هەموو ڕۆژێک بە خۆڕاییە. نازداران ئەزان چێ بزان چ بە ئەدەبێکەوە نووسیوێتی، ئەوانەی کەوا یەتیمن، ئەوانەی کەوا دایک و باوکیان نییە، کەوتونەتە حاڵەتی یەتیمیەوە، وای نەنووسیوە، نووسیوێتی پشکنین بۆ نازداران، یعنی بۆ ئەو مناڵانە تا ئەگەنە عمری 15 ساڵان بەس بڵێ من نازداران و یەتیم و بێدایک و باوکم هەموو ڕۆژێک بە خۆڕاییە. ئەمجا پشکنین بۆ ئەندامی پەککەوتە بە خۆڕاییە، یعنی کابرایەکە کەم ئەندامە سەقەتیەکی هەیە، نوقسانیەکی هەیە، ئەویش بۆ خۆڕاییە و بە بەلاشە. بەڵام پشکنین لە ڕۆژانی پێنجشەممە بۆ هەموو کەسێ بە خۆڕاییە، دەوڵەمەندی فەقیری، پارەت هەیە پارەت نییە، هەر کەسێک دێ بۆ لای دکتۆر ڕۆژانی پێنجشەممە هەمووی بە خۆڕاییە. جاکارێکی وا مەردانە کە دڵی چەنەها کەسی نەبوو هەژار و دڵخۆش ئەکات، ئەبێت چەندێ لای خوای گەورە بێ، چەندێ لای خوای پەروەردگار بە قیمەت بێ. ئەوانن کەوا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ من يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة. هەر کەسێک دەرگا لە یەکێ بکاتەوە، هەر کەسێ ناخۆشیەک لەسەر یەکێک لابەرێ، خوای پەروەردگار لە دنیا و لە قیامەتە پاداشتی ئەداتەوە. والله في عون العبد ما دام العبد في عون أخيه. ئەگەر هەموو دکتۆرەکانمان وا بوایە، هەموو مهندسەکانمان وا بوایە، هەموو مەلاکانمان وا بوایە، هەموو مامۆستاکانمان وا بوایە، ئێستا ئێمە وەزعێکی ترمان هەبوو. والله في عون العبد ما دام العبد في عون أخيه. خوای پەروەردگار لە یارمەتیدانی ئەو ئیماندارانەیە کەوا لە بینی خۆیانەوە یارمەتی یەکەدەن.